یانەی پێشمەرگە لەسەر ئەنجامە زۆر خراپەکانی بەردەوام و ماوەی 65 ڕۆژ سەرکەوتنی بەدەست نەهێنا و ئەم ڕۆژ یەکسانبوونی بە تامی شکست تۆمار کرد. بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی 23 خولی نایەبی عێراقا لەسەر یاریگای فەرماندەی یانەی پێشمەرگە میوانداری لە یانەی سنەعەت کارەبایی کردووە. یانەی پێشمەرگە هەرزوو دوای تێپەڕبوونی 8 خولەک گۆڵی یەکەم و پێشکەوتنیان لە ڕێگەی میران محەممەدەوە تۆمار کرد. 22 خولەک دواتر دیار کاکەبرای بەرگری کار ئەنجامەکەی بۆ پێشمەرگە کردە دووهێندا. نیوە یەکەمیش بە 2 گۆڵ لە سوودیانەکەی شاری سلێمانی کۆتایی هات. لە نیوەی دووەمدا یانەی سەناعەت ڕیزەکانی ڕێک خستەوە. لە خولەکی 75 عەلی نووری گۆڵی یەکەمی تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. فشار و هێرشەکانی تیپی میوان زیاتر بوو. لە خولەکی 89 ویسام حەمید ئەنجامەکەی یەکسان کردەوە. دواتر یاریزانانی پێشمەرگە هەوڵیاندا بە گۆڵی سێم و سەرکەوتن بگەن، بەڵام سەرکەوتو نەبوون و نابژوان بە 2 گۆڵ بۆ هەر لایەک فیکەی کۆتایی یاریەکەی لێدا. ئێمە نەتیجەکانمان لە خواروی ئەوە بوو کە یعنی تەسەووریشی بکەین. ئێمە لە منافەتی سەرکەوتنەوە بەداخەوە گەشتنەوە مۆزوعی ئەوەی کە بابەتی دابەزی نادۆتە پێشەوە. وەکاری سەرەکی کێشەکان بۆ خۆمە گەڕێنمەوە لە فترەی گواستنەوەی غەڵەتم کرد، یعنی ویستم کۆمەڵێک یاریزان بگۆڕم بۆی کە یاریزانی باشتر بێنم، نەمتوانی بەدیلی ئەوانش پێیا بێنین بۆی بەرزبوونەوەی سعری یاریزان و تقریبا زیاد لە دیاری ئێمە بە عددێکی کەم لە یاریزان و ئیسابێکی زۆر و یاریمان کرد. تعرف احنا المركز الاخير احنا قبل المباراتين وەک دەزانن ئێمە لە کۆتایی ڕیزبەندی داین. 2 یاری ڕابردوو دۆڕابووین. یەکسانبوون بەرامبەر پێشمەرگە تامی بردنەوە دەدات. هۆکاری بردنەوەی 2 گۆڵەکەمان بۆ دەستنیشانکردنی هەڵەکان و گۆڕانکاریەکان دەگەڕێنمەوە. بغرفة الملابس بەو یەکسانبوونا یانەی پێشمەرگە بە کۆکردنەوەی 24 خاڵ هەر لە پلەی حەڤەیەم ماوەتەوە و شەڕی مانەوە لە خولی عێراقی دەکات. ماوەی 65 ڕۆژە یانەی پێشمەرگە لە خولی نایەبی عێراق سەرکەوتنی تۆمار نەکردووە. پاش 9 یاری ئەمڕۆژ جارێکی دیکە لەسەر یاریگای خۆی نەیتوانی برنەوە تۆمارکات. لە ململانەی سەرکەوتن بۆ خولیە سێرەکان ئێستا ململانەی مانەوە لە خولی نایەبی عێراق دەکات. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.